بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێ بەڕێزان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەتیەوە یاز و خۆشەویست لەگەڵ هاوکارانم گەیشتینەوە. بەڕێزان تەوەری ئەم هەفتەی بەرنامەی دوانگەی خەڵک کە دەمانەوێ ئاشکرای بکەین و ئێوەش سەرنج و کۆمنت و ڕای خۆتان لەسەر تەوەری بەرنامەکە لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی پەیامەوە یاخود لە ڕێگەی ئەو کۆمنتانەی کە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکدان دەنێن ڕاو سەرنجی ئێوەی ئاز و خۆشەویست بزانین ئەویش بەڕایتەوە بۆچی دوای 27 ساڵ لە حکومڕانی خۆماڵی هەرێمی کوردستان بۆچی دەگەڕینەوە بەغداد. من دەمەوێت لەسەر ئەمە کۆمنتەکانی ئێوە بزان و سەرنج و تێبینیەکانی ئێوەی بەڕێز بزانم. ئاشکرایە کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هەرێمی کوردستان کەوتە بەرهێرشە سیاسی و سەربازەکانی حکوومەتی بەغدا و قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان وەک باز دەکرێت زۆر چڕتر بووە. حکوومەتی هەرێمی کوردستان توانای پێدانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی نەما. لەم چوارچێوەیەدا ناچار بەهۆی ئەم سیاسەتەوە بەهۆی سیاسەتی داراییەوە کە پێشتر هەرێمی کوردستان خەریک بوو بەهۆی ئابووری سربەخۆوە بەهۆی ئەم سیاسەتەوە دەوڵەتی کوردی ڕابگەینێت، بەڵام بە هەمان سیاسەت ئابادی ئێستا مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستاندا دەکات و دەیەوێت بەهۆی داراییەکە و جارێکی دیکە ملی هەرێمی کوردستان بۆ خواست و ئیرادە و هەروەها سیاسەتەکانی حکوومەتی ناوەندی کەچ بکات. لە ئێستادا ئەمە بووەتە ئەمری واقع. هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ پەیوەندیەکانی لەگەڵ بەغداد چڕتر دەکاتەوە. هەرێمی کوردستان بە تەواوەتی گەڕاوەتەوە. سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە تازەترین لێدوانیدا باسی لەوە کرد کە هەوڵ دەدەین پێ بە پێ هەنگاو بە هەنگاو ئەو بڕیارانەی کە حکوومەتی ناوەندی و حەیدەرابادی دانکات یاخود داندات بەرامبەر بە هەرێمی کوردستان ئێمە جێبەجیان بکەین بۆی کە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا ئاسایی بێتەوە. لەسەر ئەمە من دەمەوێت سەرنج و تێبینەکانی ئێوەی ئاز و خۆشەویست بزانم. کاک سعدوڵڵا لە چوارخوڕنەوە لەگەڵمانە. کاک سعدوڵڵا فەرموو. هەموو کاتێکت باش. زۆر سپاس کاک سعدوڵڵا. زۆر سپاس. بەرنامەکەتان زۆر جوانە، زۆر لە پێخۆیەتی دوانگەی خەڵک بەرنامەی پێ جوانە، کەناڵەکەیان بەخێشتان دەبێت. زۆر سپاس. بەڕاستی ئەمە زۆر متابعی کەناڵەکەتان زۆر جوانە. سپاس. بۆچی دوای 27 ساڵ حکومڕانی خۆماڵی دەگەڕێنەوە بۆ بەغدا. وەڵای ئەوانەی حکمی ئەو وڵاتەیان گێڕاوە بەڕاستی پێنایان بڵێن بەڵام بەیان نەکردووە کە دەستخۆشیان لێبنێت. خەڵک بەتەواتی بێکار بووە. بەڕاستی هەر کردیانە بۆ مەسلحەتی خۆیان بووە، کۆبوونەوە لە دوای کۆبوونەوە یان مەسلحەتی خۆیان حزبی پێدا بووە. بەڕاستی حزب دابوو سەر حکوومەتدا بەستە پەرلەماندا هیچ کەسی باشیان نەکردووە کە دەستخۆشیان لێ بکەم. خەڵک تەواو بێزار بە لە حکومڕانی ئەم دوو حزبە هیچ کەسی یعنی شەڕی سفر کراوەتەوە. ئەوەی کردیانە هەمووی ڕەت بە خەسار و هەمووی هاوڵاتی و خەڵک بابەکەی دەستە. بەڕاستی خەڵک تەواو بێزار بووە، هیچ کەسی باشیان نەکردووە. 27 ساڵ حکومڕانیان کردووە. حکومڕانی بەردەوەندی حزبیدا بووە، بەردەوەندی شەخصیدا بووە، بەردەوەندی تاقی کەسیدا بووە، هیچی بۆ خەڵک نەبووە. هیچ کەسی باشیان نەکردووە کە دەستخۆشیان لێ بکەین. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان دەستخۆشیان. کاک سعدوڵڵا من دەمەوێت پرسیارێک لە بەڕێستان بکەم وەکو هاوڵاتیەک. زۆر باشە، پەیوەندەکەی دیارە داخرایەوە کاک سعدوڵڵا. سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی کاک سعدوڵڵا لە چوارخوڕنا سەرنج و تێبینیەکانی جوان بوون. من دەمەوێت بەرلەوەی کە پەیوەندی هاوڵاتیانی دیکە لەسەرم تەوەرە وەربگرین کۆمەڵێک کۆمنتی هاوڵاتیان بخوێنمەوە کە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکدا ناوەسەبارەت بە تەوەری بەرنامە. هەژار قوربانی دەڵێت لەبەرەوەی کە بەرپرسەکان دز و گەند دەڵن بەس خەریکی بازرگانی و درۆکردنن لەگەڵ میلەتی داماو. زانە مانفەقێ دەڵێ بەهۆی گەندەڵی و دزی و جەردەی ئەم بەرپرسانە هەرێم کوێرانە سیاسەتکردنی کرد لەگەڵ بەغدا بۆیە بەم ڕۆژە گەیشتین. هاوبیر ئیبراهیم دەڵێت سیاسیەکانی ئەم سەردەما کە لە خەمی خەڵکدانین هەمویان خەریکی بازرگانین و وەشکستی ڕیفراندۆم تاکەوەکاری سەرەکیە بۆ گەڕانەوە بۆ بەغدا. کامەران محەممەد دەڵێت هەتاوەکو ئەم دەم و چاوەنە حکوومەتی وڵات بکەن یاخود حکومڕانی هەرێمی کوردستان بکەن لەمە باشتر نابێ، هەر دەبێ بۆ دواوە واتە بۆ بەغدا بگەڕینەوە. کاک سامان دەڵێت سەریان لە ڕەوەندی کوردی شێواندووە لە ئەوروپا، نازانین خۆمان بە کورد بناسێنین یاخود عراقی. فاخر برا دۆسیەر لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووک و لە ڕێگەی لینکی پەیام.tv دەڵێت
ئەم دوو حزبە گەندەڵە لە پێناومانەوەی خۆیان هەموو هەنگاوێک دەگرنە بەر ئەگەر بە شکستی هەموو میلەتی کوردیش بێت. هەڵکەوت سادق دەڵێ هەتاوەکو لە ناو خۆدا ناکۆک بین دەبێت چاوەڕوانی ئەوە بکەین عێراق قبوڵمان بکاتەوە یاخود نا. کارزان شێخانی دەڵێ بەڵێ دەگەڕێینەوە بۆ بەغدا چونکە حکومڕانی کوردی لە هەرێمی کوردستان شکستی هێناوە. بەڵە بەرەزان وەکو پێشتر ئاماژەم پێکرد دوای 27 ساڵ لە حکومڕانی هەرێمی کوردستان دوای ئاڕاپەڕینی 5 ساڵی 1991 و ئازادکردنی سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان لە حزبی باس یەکەم حکومڕانی خۆماڵی لە هەرێمی کوردستان هاتەکایەوە. لەو کاتەوە تاوەکو ئەمڕۆ هەرێمی کوردستان لەسەر پێی خۆی وەستاوە حکومەت پێکهێنرا پەرلەمان پێکهێنرا بەڵام ئەم حکومەت و پەرلەمانە لە ئاستی داخوازیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا نەبوون. بەو پێی کە لە شەقام بڵاوە باز لەوە دەکرێت کە ئەوانەی شۆڕشیان کرد لە شاخ سەرکەوتوو نەبوون لە حکومڕانی هەرێمی کوردستاندا. کاک پەشێو لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک پەشێو فەرموو. جانچوانی باشیش کرد. سڵاو لێبێ کاک پەشێو فەرموو. خۆش بیا دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم خۆش. زۆر سپاس بۆ بەڕێستان. کاک پەشێو بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە؟ پێتان وایە کە بۆچی کاکە جان ئەوەی 100 ساڵە بە خوێن و بە فرمێسک ئێمە پەیامان کرد و پێکمانەوە نا هەڵسان بە ریفراندۆمێکی دۆڕاوی شکست خواردوو وە لەو دەنگیشمان بۆیاوە بەڵام دەنگەکە سەپێندا بەسەرمانە. بەڵێ ئێستا کە وەکو گۆشتی خێر خەتاکەدا بەشەکەن بەسەر خەڵکە. باشە کاکە جان ئێستا لە سووریا حافظ ئەسەد مەسوولە لە ئێران عەبادیە لە ئێران نازانم چێیە کەسی ئەمەڵە خەتای من نییە بە شەرتێک خۆی پێشادەوی خەتای بدا ئەوە لەسەر خەتوە ئەیوە ئەگەر ڕاست بوو باشە ڕازی نەبوو بخەنە سەر شانی من ێتاوەکو گۆشتی خێردا بەشێکا بەسەر خەڵکە ماڵیەم عالەمەی وێران کرد هەتی هەبوو خچێوە سەر سفر ئەمە بەڕاستە. کاک پەشێو وەکو هاوڵاتیەک بەڕێستان وەکو هاوڵاتیەک بەڕێستان پێتان وایە بۆچی ئێمە پاش 27 ساڵ پێتان وایە بۆچی پاش 27 ساڵ لە حکومڕانی خۆماڵی کوردی ئێمە بۆچی دەگەڕێینەوە بەغدا؟ ئایا سیاسەتەکانی ئێمە بەرامبەر بەغدا شکستی خواردووە و دەبێت دانی پێدا بنین؟ کاک پەشێو ناخۆی کەسانێکی دەخوێنەوار خۆیان سەپاندە بەسەرم میلەتەیە هەڵەتیان کرد بە قوربانی بسپارە و ژیرفان و بارەخینەکانی خۆیان بۆستی ئێسپانی ئەنفانەکانیان هەموو خوارد ئەمانە تەلێ بن ئەمانە بەسەرت. کاک پەشێو بەڕێستان بۆچی بەم شێوەیە تووڕەن بۆچی بەم شێوەیە نائومێدن؟ سەری گوتی خۆیان ڕشکەن بڕۆن وڵات بەجێ بێڵت. بەڕێستان وەکو هاوڵاتیەک بۆچی بەم شێوەیە ناومێدن بەو شێوەیە تووڕەن؟ واتە ئێوە ئومێدێکتان نییە بۆی کە حکومڕانی هەرێمی کوردستان ئەمە سیاسەتە جارێکی دیکە بکەوێتەوە سەر پێی خۆی و خزمەتی هاوڵاتیان بکات؟ کاک پەشێو پرسییم بەڕێستان هیچ ئومێدێکتان نییە لە ئێستادا کە وەکو هاوڵاتیەک جارێکی دیکە حکومەتی هەرێمی کوردستان وەکو پێش ریفراندۆم جارێکی دیکە بکەوێتەوە سەر پێی خۆی و خزمەتی هاوڵاتیان بکات؟ والله برا ئەبێ گۆڕانکاری لە وڵاتەیە بکرێ ئەبێ ئەم وڵاتە بکەوێتە دەست کۆمەڵێکی تکە کە بەزەیان بە میلەتەیە بێ بێ مەعاشی و بە ماوێرانی و بە سەرکەتانەیە بێ. بەڵێ زۆر سپاس بۆ کاک پەشێو لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. دەمەوێت ئاماژە بە کۆمەڵێک کۆمنتی دیکە بکەم کە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و لە ڕێگەی لینکی پەیام دۆتیڤیەوە بۆمان هاتووە. هەڵکە و سادق دەڵێت هەتاوەکو لە ناو خۆناکۆک بین دەبێت چاوەڕوانیەوە بکەین کە عێراق قوبوڵمان بکاتەوە. کارزان شێخانی دەڵێ بەڵێ دەگەڕینەوە بەغدا چونکە حکومڕانی کوردی لە ئێستادا شکستی هێناوە. کاکشاد لە نەرویجەوە لەگەڵمانە. کاکشاد فەرموو. کاکشاد بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە بەڕای تۆ بۆچی دوای 27 ساڵ هەرێمی کوردستان دەچێتەوە بەغدا؟
برا جوانەکەم بەڕاستی ئەوە بڵێم شتەکان معلومە کە چەند ساڵە ئەم با بڵێن ئەم ماوەی 27 ساڵە لە کوردستان چێگوزەرێ ئەمە ئەنجامەکەیەتی ئەمە خۆی پارتی بنەماڵە وەکو پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکایەتی بنەماڵەی بەرزانی ئەمانە بەردەوام ئەگەر تەماشای مێژووی ئەمانە بکەی ئەمە معلومە کە چی و چی ڕوویاوە ئەمە خۆی عەقدی 50 ساڵە لەگەڵ تورکیا و ئەم هەموو عەقدە لەگەڵ ئەم وڵاتانە ژێر بەژێر بە ناوی چی دێڵن ئابووری سەربەخۆ و بە ناوی مەساڵحی حیزبی و ئەم شتانە ئەو ئەنجامەکەیەتی کوردستان ئەبێ چۆنەڵێ وەکو جاران بێت مرکز حکومڕانی بکات ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە جارێکی تر کورد نابێت وەکو سەربەخۆ بێت ئەمە چۆنەوە جەڕەسێ و بۆ هەموو پارچەکانی دی کوردستان ئەمە خەونی ڕۆژئاوایەکان بکەیتە خەبات دەکەن بەرخودانەکەن تەماشاکەی چێگوزەرێ لە باشوور خۆ ئەمە شتەکان ئیتر معلومە براکەم هیوادارم ئێوەش خۆش بن و خەڵکی کوردستانی شاد بێت بەوەی کە جارێکی تر ئەم گەندەوانە خۆی ڕەوان ئەوە ئەبێ ئەم گەندەوانە ڕاست و ڕەوا بدێتە دادگایەکی میلەتیان بۆ بکرێتەوە هەمویان ئەمانە چیان کردووە چیان نەکردووە زۆر ڕازگۆیانە و شەفافانە بە بەرچاوی میلەتەوە چۆن سەدان ئەقسەر ناو قەفەزی اتهامەوانش بخرێن ناو قەفەزی اتهامەوە زۆر سپاس بۆ ئێوە خۆشەویستن هەر سەرکەوتوو من بەخێر زۆر سپاس بۆ کاششاد لە نەرویجەوە لەگەڵمان بیسپاس بۆ سەرنج و تێبینیە جوانەکانی بەڕێستان کاک محەممەد لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە کاک محەممەد فەرموو ئەم کاتتان باش هەموو کاتێکت باش کاک محەممەد بەڕێز سپاسەکەم وەڵی من یەکش خەڵکە هەمووی تووڕێ دیارە لە تەلەڤیزیۆنەکانە لە ڕادیۆکانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە هەموو شوێنێ بەڵام کاتی خۆی 27 ساڵەمەوە پێ ئەوەم ئینتیفاضە کرا و ڕاپەڕین کرا بەڵام دز هاتە سەر حکوم چەتە هاتە سەر حکوم بەڵام ئێستا من ئەو خەڵکە ئەگەر نازەکە ئەگەر بە حەقە تووڕێیە بە حەق تووڕێیە بە تازە بە چەک هیچ ناکرێ بدێ نەدێ بە چەک هیچ ناکرێ چەندی جاڕێ چەک تاقی کراوە پڕی خەڵک کوژرا هیچ بەڵام ئەو خەڵکە هەگەر ڕازەکە لە ڕۆژی 12 ڕاپەڕینێتر بکە یعنی سەرەتایەکی نوێ لە 12 دەستکەینەوە بە ڕاپەڕینێتر ئەمە ڕاپەڕینێکمان لە حەڵکی سێ و لە 5 سێ و لە چەند کرد هەتا بڵێن حزبی بەعسمان ڕایە بەڵام ئەم جارە ڕاپەڕینێت بکەین دز و گەندەڵ ڕایە پیاوکوژ ڕایە ئەوانەی کە کاک محەممەد من دەبمەوێت لە بەڕێستان بپرسم شێوازی ئەو ڕاپەڕینی کە بەڕێستان ئاماژەی پێدەکەن چۆن بێ باشترە لە ماوەکانی ڕابردوودا ئێمە ڕاپەڕینمان بەرامبەر بە حەزبی بەعاز کرد لە ڕێگەی منطقی هێزەوە ئێمە سەرکەوتوو بووین بەڵام لە ڕێگەی منطقی لۆژیک و عەقلانیت و حکومڕانی هەرێمی کوردستاندا سەرکەوتوو نەبووین وەکو دەبینین ئەمە ساوارەکانی حکومڕانیە پێتان باش نییە وەکە وڵاتیەک ئەم ڕاپەڕینی ئەم جارە دەکرێت شۆڕشێکی فکری بێت شۆڕشێکی ثەقافی بێت بۆی کە لەمە دوا حکومڕانیتێکی جوانی هەرێمی کوردستان بکرێت منیش هەر ئەوە ئاڵم بە ئەو خەڵکە لەگەڵ ڕێزنا من شتێک وەکوڵێ بەسەرا شتێکی بۆ گێڕمەوە بەس ئەمە لەگەڵ ڕێزما تەشیر نییە بە هیچ لایە جەلانەیە 40 ساڵە دەروێشە هەر هەڵێ حەی ئەدەکا کە ئەم جارە بیگۆڕە بەلایەتر بە حیزبێتر مەبەسمەوە نییە بەڵام ئەوەی بەڵام هەتا تۆ گوناحە لەسەر یەک ڕێ بە هەر کابرا سێرەکەیەکە باوکی خۆی خرابێ 10 ساڵ 20 ساڵ لە ماڵەکە خرابێ باوکی دەریەکە یا باڵێن خۆی ئەڕواگە هەر هیچ دەسەڵاتی نەبێ ئەڕوا بەڵام ئێمە خۆت توانای ئەومان نییە بڕێن بەڵام توانای ئەمان هەیە لەیان بن کاکە بەڵێ زۆر سپاس بۆ کاک محەممەد لە شاری سلێمانیەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان کاک ئاراز لە بناری قەندیلەوە لەگەڵمانە کاک ئاراز فەرموو ئێوارە باش ماڵۆسەجێن ئێوارەتان باش کاک ئاراز فەرموون
مامۆستاگیان خۆزگا دەزانین چۆنە حکومڕانی کوردمان ئەوە بینی بە چاوی خۆمان بینیمان بۆیە گەڕانەوەمان بۆ بەغدا زۆر دروسترا ئەگەر ئێمە بە مێژووی عراقدا بڕۆینەوە بە درێژایی سەردەمەکانی عراق هەر لە زمانی مەلیکەوە هەتا عەبدولکەریم قاسم هەتا بەعسێ شۆڤینیەکان هەتا بە زمانی سەدامیشەوە هەموو کاتێکی حکوومەتی مرکزی بۆ هاوڵاتی بۆ میلەت باشتر بۆ ئەلەوانە ئەگەر حکومڕانی کورد ئەم شتەیە یا رەبی خوا لەبەر دڵمان لای بێ و هەر نەبینینەوە. زۆر باشە کاک ئاراس کە حکومڕانەتی بەغدا باشتر بووە لە حکومڕانەتی هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردوودا کورد بۆچی شۆڕش و ڕاپەڕینی کردووە ئەمەش جێگەی پرسیارە. قوربانگە شۆڕش و ڕاپەڕین کراوە بەس ئەوانەی کە شۆڕژگەری فعلی بوون شۆڕژگەری حەقیقی بوون بەداخەوە ئێستا هیچیان نەماوە یان ئەوانەی کە ماویشن دڵسۆزن پەراوێز خراون هیچیان بەدەستەوە نییە ڕێگەیان پێنادن بەناخۆ خەڵکی دڵسۆز زۆرە لە وڵاتەیدا هەر دەبێ ئەو خەڵکە دڵسۆزەی ئەو وڵاتەی بێت و ئەو واقعی بگۆڕیت و بیداتەوە دەستی نابێ خەڵک ببەزی بەڵام ئەمە بۆیە بێ ئەمەل بووین من فەرمانبەرێکم ئێستا زیاتر لە 90 ملیۆن دینارم لای حکوومەتە ئاخر یعنی چی بۆچی عەبادیەک ئەو هەموو شەڕی تیرۆرەی کرد ئەو داعشە دڕندەی لە هەموو عێراق وەدەرنا یعنی بە بەرچاوی هەموو جیهانەوە ئەو شەڕەشی کرد و نەشی ڕۆژێک لە ڕۆژان لە 3.8 لە فەرمانبەرەکانی خۆی بڕی بەڵام لە یەکی 2018 ئەویشی ئێغاکردەوە و هەموو پارەکانیدا کاتێک گەیشتەوە مووسڵ لەسەر 18 موچەم ڕابوو هەر 18 موچەکەی دانەوە مامۆستاگیان کورد دەڵێ شەرتی ماڵ خێردانەوەیە من حکومڕانیم بۆ چ بێ بۆی خزمەتم کا بۆی ژیانم خۆش کات ئەوانە نەک خزمەتیان نەکردین ئەوانە بەرنامەیان پێشتی زۆر خەراتریش بن ئەگەر بەڵام خوا ئیشاءالله دەستیان نادا خوا گەورە بۆ خۆی لە قورئاندا دەفەرمێ وسيعلم الذين ظلموا أي منقلب ينقلبون إن شاء الله ئەوە ڕۆژەکەی گەیشتواتە سەر ئەوانەش دەبێت سزای خۆیان هەر ببینن وتمنى دەکەین چارەنووسیان لە چارەنووسی 100% زیاتر نەبێ من تەمەنام دەکرد حەشتی شعبیم لە کێلێ و لە حاجی عومران و لە برایم خەلیل دادی باوە والله ئەگەر حکومڕانی ئاوا بێ حکومڕانی حەشتی شعبی زۆر لەوانە شەریفترا دەگەیشتی ئەوانە هیچیان نەبوو بەس تەمەنا دەکەم ئەوانە لە قەفەزەکە لە شوێنی دادگای سەدا ببینمەوە و دەشمان بینینەوە بەڵام ئەمریکا نەگەڕا دەنا بەڵێ سپاس بۆ کاک ئاراس لە بناری قەندیلەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان کۆمەڵێک هاوڕێی دیکە لەسەر خەت وەستاون ئەوانی چاوەڕێی قسەکردن سوپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان کاک سەردار لە سەی سادەخەوە لەگەڵمانە کاک سەردار فەرموو. عەلەیکە سەلام کاک سەردار فەرموون بەڕێستان چیتان هەیە؟ سەرەتا دەستخۆشی بوویەکەی زۆر سپاس بۆ بەڕێستان. پاشان لەسەر بەرنامەی دادناوە نازانم کارتی چی و حکومەتی چی و نازانم گوڵ مافیا هەیە لە وڵاتە ئەبێ باسێکی کە باسی 27 ساڵ تەمەن لە ژیانە کە لە دایک بووم ئەمانە بوون ئێستا لەگەر جێتی ئەوا دەچم بۆ پیری هەر ئەمان بوون ئەوا پیر بوو سەرچی بوو هەر ئەمانە کاکە ئەبێ دڵ بەجێ خۆشن دڵ بە پارتی جێتی خۆشکەین میلەتەکەی سەوتان نانی بڕین ئاوی بڕین قوتیە وڵاتی خوارد چی بڵێ کاکە ئەبا بنووسیا دوو دزی و مافیا لەم هەرێمی کوردستانە. زۆر باشە کاک سەردار بەڕێستان پێتان وایە بۆچی دوای 27 ساڵ ئەما بەخوێن هاتوون پێتان وایە بۆچی دوای 27 ساڵ ئێمە دەگەڕینەوە بەغدا بەڕاستی ئێمە فەشەلمان هێناوە لە حکومڕانی خۆماندا؟ بەڵێ ئێمە فەشەلمان هاتووە تا سەر ئەفغان حتى هم نكسر نكسر خدمة زانجنية فيه لبرأيه لسعيد دو قندلا ما في مرد لملادا روزنامنوز همي سياشيك ما في يعني ما مصطياني خيانوار همي خراج يفتيه بشكل يعني بشكل هادونا دي بشكل برون سپاس بۆ کاک سەردار لە سەی سادەخەوە لەگەڵمان بووی کاک کەمال لە کەرکووکەوە لەگەڵمانە کاک کەمال فەرموو. لە کەلار زۆر باشە لە کەلارەوە کاک کەمال فەرموو کاک کەمال. کاک ئەسلام عەلەیکوم. عەلەیکە سەلام و ڕەحمەت الله کاک کەمال بەڕێستان چیتان هەیە فەرموو. ئەگەر چاوەڕێی ئەم دوو حیزبە بکەین هیچ خۆشیەکیان لێ نابینی ئەم دوانە براکەم ئەزانی بۆچی ئەمان بۆ گیرفانی خۆیان ئەنجامەدەن بۆ گیرفانی خۆیان حاوڵەدەن ئەم دوو حیزبە بەرامبەر بەغدا هەموو تەنەزلیەکەن لەبەر مانەوەی خۆیان لەبەر مانەوەی خۆیان هەموو ئیشێ بەکار ئێنن ملت و ئەمانە لای هیچە سفرێک بۆ ملت داناوە
ملت داين هیچە خۆیان بەرژەوەندی خۆیان بەرژەوەندی ئەم دوو بنەماڵە حتا ئەسقان گەندەڵن حتا ئەسقان بۆ خۆیان هینەکەن پارە و ئەمانە کۆکەنەوە و داهات وڵاتەکە ئەدزن و فەرهودیەکەن. کاک کەمال تۆک و هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان دەژی حکومڕانی هەرێمی کوردستانیشت بینیوە و ئێستا دەزانی کە هەرێمی کوردستان لە قەیرانێکی داراییدایە. بەڕێستان وەکو هاوڵاتیەک پێتان باشە کە کامێکیان لە حکوومەتی هەرێمی کوردستان حکومڕانی هەرێم کات یاخود جارێکی دیکە بگەڕینەوە سەر بەغدا؟ حەزەکەم نمونەیەکت بۆ باس بکەم. من لە هەشتاکان لەگەڵیان نەبووم. لە هەشتاکان لەگەڵیان نەبووم لە نەوەتەکان شەڕی براکوژی سەقالەم داوازمێنا. الحەمدولله من ئەڵێم زۆر سپاس بۆ خوا ئەزمێنا. تەڵایەوەشە بەرە وەڵام من حەز ئەەکەم یاهودی حکمم بکە ئەم دوو بنەماڵە نەمێنێ. حاکمێکی عەدالەت حکمم بکە ئەم دوو بنەماڵە نەمێنێ. بەڕاستی ئەم دوو بنەماڵە بۆ بەرژەوەندی خۆیان ئەیانوێن ملت بخەنە ژێر خۆڵوە بیفەوتێنن یەکێ خۆپیشاندانیش بکە ئەیکوژن و حەزەکەم عەبادی بەڕاستی عەبادی دەستخۆشی لێکم زۆر مەمنونیم دەستخۆشی لێکم بگەڕێتەوە ئەمانە لادا بداخاتە قەفەتی مەحکەم و ئەمان حکومان بکەن زۆر پێم کاک کەمال باس لەوە کرد کە لە هەشتاکان ئێوە خەباتتان کردووە و بەم شێوەیە دژی ڕژەمی باز بوون. بەڵام خەباتیەوە بۆ کە کورد خۆی لەسەر پێی خۆی بوەستێت و خۆی حکمی خۆی بکە. ئێمە بۆچی بەم شێوەی بیرکەینەوە بۆچی بۆوا بیر نەکەینەوە کات کورد خۆی حکمی خۆی بکات بەڵام دەم و چاوەکان گۆڕانکاریان بەسەردا بێت. وتمان وڵاتەکەمان بێتە وڵاتێکی سەر بۆ وڵاتی سەربەخۆیی کردمان. وەختێک سەری وەزعەکەم کرد سێرەکەم نەخیر ئەمە ئەوە نییە. گیرفان و بەرژەوەندی و ماساوچیەت و بکا کوشتن. ڕاستن فرای خۆ بکەوتم. بەڵێ زۆر سپاس بۆ کەمال لە کەلارەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان کاک عەبدوڵڵا لە خۆشناوەتیەوە لەگەڵمانە. کاک عەبدوڵڵا فەرموو. کاک عەبدوڵڵا لە دەڤەری خۆشناوەتیەوە لەگەڵمانە فەرموو. کاک عەبدوڵڵا بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە؟ پێتان وا بۆچی دوای 27 ساڵ ئێمە دەگەڕینەوە بەغدا؟ بۆچی ملکەچی داواکاریەکانی بەغدا دەبین ئیرادە و هەروەها دەستکەوتەکانی ئەم 27 ساڵە دەخینەوە کۆشی بەغدا؟ ئەلۆ باش برا سڵاوتان لێبێ کاک عەبدوڵڵا. ئەگەر گوێبیستی من بیت پرسیارم لە بەڕێستان کرد تەوەری بەرنامە بەڕای بەڕێستان بۆچی دوای 27 ساڵ دەگەڕێنەوە بەغدا؟ یەک دوو وەکو کورد ئەمە چەند هەلی گەورە هایتە پێش نەمزانی هەلەکان خۆزینەوە خەریکی دزۆڕی بێسەری بەریە بووینەوە هەلێک لە نەوەتیەکی هاتە پێش سەردامی بێعەقلیەک کرد بەخۆ ئاگاداری هەموو خەڵک ئاگادارە ئەو سەرۆت و سامانیان هەموو ئاودیوی ئێرانێ کرد. هەلەکی دیکە دەهاتە پێش 2003 ئەو هەلیش لە باتیەوەی ناوسەدابراوەکان پارێزن و بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ ڕوبەری دوژمنی بنەوە هیچ دیسان هەموو کەرکوچیان بە تاران برد و ئاودیوی ئێرانیان کرد. گەورەترین هەلیدی هاتە پێش کە شەڕی داعش بوو کە هەموو ئەمن بەخۆم پێشمەرگەمە و لە شەڕی داعشا بریندار بوویمە هەموو ناوچەکان گەڕانەوە ژێر دەسەڵاتی کوردی لە باتی ئەوە یەک دەنگ بن یەک ڕەنگ بن یەک لەلایەکی وەزیریان دەرەکرد لەلایەکی پەرلەمانیان دەرەکرد یعنی بەڕاستی پیاون تێدانیە وەکو سەرکردا تاوانباری هەرە سەرەکیش کە بوویتە هۆکاری ئەو وەعزەی بوویتە سەبەبی ئەوەی کە بەسەر ئەو میلەتە خۆربەسەری داهاتیا بنەمارەی بارزاینێ وەکو بنەمارە بۆ حیزبیش پارتی و یەکێتی وە زیاتر پارتی تێدا تاوانبارە و ئەوانی دیشتیوە لەوان باشترینە هەڵوێستیان هەیە بەس هیچی جێبەجێ ناکەن بڕێت. کاک ماکوان بۆچی تەنها بنەماڵەیەک و دوو بنەماڵە بەم شێوەیە تاوانبار لە مۆزا ئەوان باستەوە دەکەن کە کورد هەمووی دەنگی بە ڕیفراندۆمدا و دەنگی بەجیابوونەوە و سەربەخۆییداوە ئەمە خواستی هەموو گەلی کوردووە بۆچی هەمیشە لە شەقام هەمیشە فۆکەس دەخێتە سەر دوو لانی سیاسی لە هەرێمی کوردستان؟ کاکە ئەمن دوژناکیان گەر کەس نەڕشین لە کەس نابیتەوە وەکو هاوڵاتی بەس تەماشاکە هەلەکی گەورە هاتە پێش شەڕی داعش بوو ئەمن بەخۆم بەخۆ یعنی خەڵکی لە من زۆر پیاوتر و ئازاتر و ساکترا هەیە دڵسۆزتریش هەیە خوا ئاگادارە لە هەشتی شەوێڕا تا چواری بەیانی لە شوێنێکیا دانیشتیمە بەس لەوەی دووس خورمات و کەرگوک نەگیرێ کە ئەمن ئەو قسە یەکەم هەزاران خەڵکی لە من دڵسۆزترایە بە یەکەی هەموو خاچیان دۆڕاند ئەوە یەک سیاستکردنەوە هەنابی کاکە ڕێکراندۆمەکە دروست کرد هەموو حیزب وەگەرکەتن هەر گۆتی قوربانە بم مامۆستا پیسکەس بەلا حەدی حەسەن ئەحمەد بەس بە بەڵێ دەنجردن هەمان بەدەنگ بە بەڵێدا فەرموو هات دوای هەزاران خەڵکت لەبەر
يعني كاكا بشرك تقردانه وكاكا سياسة كذنا ونابي بلا لبرد فارانو بس غايقرا بخاكا كان ندوري بعد كتو زياتر من هر نيكد او بعد ذكي العالماء اللبيس كنالي مشراب وكردي بفلا والله ما كانوا اخر واحد بفلا يتي يعني بفلا والله وزيرنا اخو العراق ويقول سرت ما كان لا نادري بفلا وعيدني وستانا كاكوا او شو يعني وانا كشارش لزناتكم لو يشوك تلدبي تبينا ما ديالا دي زۆر باشە کەواتە ئێمە بەرامبەر بەغدا لە ئێستادا شکستمان خواردووە وەکو وڵاتیەک سەرنجی بەڕێستان سوکترین کەسین الان ئەدمیان بخۆینە سوکترین کەسین هەمووی بە ئالمان و بە زەلمانیش هەمووی لە فەقیەکێ هیچ کە لە گۆڕێنە هەمووی بزە و بینە و بەردە و لەلایەکی شۆڕشتا پێفرۆشت لەلایەکی شاختا پێفرۆشتەوە لەلایەکی بڕمەیەتا پێفرۆشتەوە نزان چیان لەو میلەت کاکە حکومێکە بە عەدالەتە بیدەی والله وبالله وتعالى تكردك كخوارجين كرد قوندري بهمو عرب وبحثك عن هذا من بس دورك فيها وبحكم التكاكا ما 5 مليون كسين لهندستان مليون 100 مليون كسر 5 مليون كسر شوية عندي تزاوج دي كاسة 5 مليون كسر ولا كده لبنت أنا والله ما شكر دابو معك إنجوشات أنا وتشيو كذي أخلاقه وكاكا بەڵێ سپاس بۆ باوکی ماکوان لە بازیانەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان دەمەوێت جارێکی دیکە ئاماژا بە کۆمەڵێک کۆمنت بدەم کاگ عەبدوڵڵا بوو لە خۆشناوەتی سپاس بۆ سەرنج و تێبینیەکانتان بەر لەوەی کە بچمە سەر کۆمنتەکان جارێکی دیکە کاگ ماکوان یاخود باوکی ماکوان لە بازیانەوە لەگەڵمانە باوکی ماکوان فەرموو سڵاوی خۆی گەورە لە بەڕێستان باوکی ماکوان بەڕێستان پێتان وا بۆچی دوای 27 ساڵ ئێمە دەگەڕێینەوە بەغدا سەرنجی بەڕێستان بەڕێزی دەستخۆشی لە تەوارەکە چاو ماچەکەم زۆر سپاس برا بەڕێزەکەم بۆچی دوای 27 ساڵ حکومڕانی خۆماڵی دەگەڕێنەوە بەغا لەبەر ئەوەی سیاسەکەمان نەشارەزا بوون لە حکومڕانی لەبەر ئەوەی لێ نەزانن برا بەڕێزەکەم لەبەر ئەوەی هیچ وەفایەشە بۆ خاپوو نیشتیمانە نییە بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە گەلی کورد گەلێکی زۆر قارەمانە خەڵکێکی زۆر شۆڕژێڕە خەڵکێکی زۆر بەشەرەف و بە ئەمەکە خەڵکێکی زۆر دڵسۆزە بۆ خاپوو نیشتیمانەکەی خەڵکێرە کە خوێنی خۆی بەخشی بە نیشتیمانەکەی برای بەڕێزم سەدان ساڵە هاوڵاتی غەرێمە چۆن ئەڕێژێ بەسەر بەخۆی بۆ مافەکانی خۆی بەڵام بەداخەوە دەسای ئەم دەسەڵاتە شکست خواردەوە توانای یەک بەروێ لەوتیانی بدەن بە هاوڵاتیەکەیان زۆر جێگا شەر نەبوو ئەوان توانای موچیانێ موچە ژێر زەوی بان زەوی هەمووی ڕست و ئاوتۆ نەبرای بەڕێزم ئەمانە کەس نازانە چیەکەن ئەمانە خۆشیان نازانن چیەکەن من پێم وایە ساڵە دوا دەگەر ئاوا بڕۆ ئاوا سیاسەتکەن پێم وایە کارمەندی هەرێدە کوردستان فڕێبە لە کارمەندی عێراقی و حکوومەتی عێراقی با بەڕێ برای بەڕێزم ئەوە هەمووی نمونەیە مەتارەکە کراوەتەوە عەبادی کردەوە جۆگرافی دەکەم بە بەڕیاری بەڕێز عەبادی کراوەتەوە ئەمانە نازان سیاسەتکەن وەڵڵاهی نەشارەزان لە سیاسەتە لە وڵات بەڕێوەبردنە بەداخەو ئەوەی کە شارەزای لە بەڕێوەبردنی وڵاتان ڕێگری لێکرێ لە هیچ عالەمێکان نەبووە براشیرنم پەرلەمان پیرۆسەری جێگای لەم هەرێما پیرۆسەری شوێن لە حکومڕانی ئەمان دایخەن خاترەی داخەن وەزیرەکان دەرەکەن برای بەڕێزم ئەمانە شاوەڕێ هیچیان لێ ناکرێ مەگەر دوای ئەمە بشارنە بەڵێ سپاس بۆ باوکی ماکوان لە بازیانەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان کاک محەممەد لە گۆبتەپەی شەهیدەوە لەگەڵمانە کاک محەممەد فەرموو چۆنی بە قوربان باشی زۆر سپاس بۆ بەڕێستان کاک محەممەد بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە فەرموو وەڵی براکەم یارەکەی من بۆی نەزانین لە سیاست و نەزانین لە حکومڕانی بۆی ئێمە دوای 27 ساڵ گەڕاینەوە بۆ بەغا چونکی ئەگەر ئێمە بەهاتات ئێمە پێستاکە حیزبی سەرەکەین لە ناو حکوومەت ئەگەر بەهاتات ئەو پێنج حیزبە هەر پێنجیان لەسەر مێزێکی گفتوگۆ بەڕاستی بۆچوونی یەکی بەوەردا و هەر پێنج حیزبەکە یەک بۆچوونێکیان نەبووە ئێستاکانە ئەو ڕۆژەمان بەم ڕۆژە نەیەگەشت عارەب ئەوە نییە تا بەسەر کووردا خۆی ڕادا کورد هەمیشە ئازا بووە هەمیشە درێت بووە هەمیشە بەجەرگ بووە هەمیشە خوێنی بەخشی و لە پێناو خاشی کوردستاندا ئێستاکانە گوناها لە پێناوی خاشی کوردستانە عارەب بێ بەسەرمانە تراتێ کرد و پۆست لێداد و پیس لێدان بۆیە من داواکارم لە ئەو کەسێک کە خۆشەویستی ئەم خاکەی ئەو کەسێک کە دەیەوێت ئەم خاکە بپارێزێت بە یەک چاوسەیری کرد بە هەمومان یەک بڕیارمانەوە بە هەمومان یەک کەواتە کاک محەممەد بەڕای بەڕێستان وەکو وڵاتیەک ئەوەی کە ئێستا بەسەر هەرێمی کوردستان و بەسەر میلەتەکەیدا دێت بەهۆی جیاوازی و تەفرەقەی ناوخۆییە
ئەوەی کە ئێستا بەسەر هەرێمی کوردستاندا دێت بە پێی ڕای بەڕێستان ئەوەم لە قسەکانتان خوێندەوە بەهۆی تەفرەقە و یەکدەنگ نەبوونی کوردە لە ناوخۆیدا؟ براکەم ئێمە خۆمان خۆخۆری لە ناویەکە ئێمە خۆمان تەبانین ئێمە کە ئێمە ناخۆمانە خۆخۆر بین ئیتر ئاوا ئەزانی بۆ ئەمریکاش ئەزانی بۆ ئەمریکاش بۆ ڕای کوردی ناوی چووکی ئێمە لەنا خۆمانە باشبەش بووین خۆ ئەمریکا نایە تەنها لای بۆچینە ئەگەر بەهاتات ئێمە هەمومانی یەکدەنگ بووینە وەڵڵای هەموو وڵاتان هەموو هاوڵاتان پشتمانی تێنەیەکن هەموو وڵاتان داتن بەرەوتونە بەڵام کاک ئێمە خۆمان لەناو خۆماندا یەکدەنگین ئێمە تەبانین ئێمە خۆخۆرین ئەوەیە هەر ڕۆژ شتێک بەسەرمانە دێ ئێستاکان بڕەوە لە عەفرینە 4 ڕۆژکە وەڵڵا دێ بۆ قەندیل 4 ڕۆژکە تەواو دێ بەناو سلێمانیا دەڕۆ بۆ قەندیل وێکاک ئەوەی ئێمە یەکدەنگنی یەدەبایتر بەسە ملێر و داواکار سپاس بۆ کاک محەممەد ملێر و داواکەر لە گۆپتەپەی شەیدەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان کاکاوت لە سلێمانیوە لەگەڵمانە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. كاك آوات برستان چیتان هەیە لەسەر تەوری بەرنامە؟ تەوری بەرنامەکە کاتێک گیان دەستخۆشتان لێتم. زۆر سپاس. پاشی 27 ساڵ بۆچی کوردیەک نابێت بۆ هەمانیەکین بۆچی دوودڵین بۆچی بەشبەشی سەبەب هەندێک سەبەب هەیە لە ڕاستیە ئێمە بە حساب لە ڕاستیە میلەتی کورد پایتەختی کە هەولێرە ئیسێک لەلایەن حزبێکی دەسەڵدا خۆش کراوە کات چۆن بەغا ئەڵێن وڵاتی چێ و چۆن ئەڵێن کەرکوب داگیرکراوە هەولێریش هەندە هەمان کە تاوەکو داگیرکرا وایە ئەوە تا هەر کەتێکی بەدڵی هەڵە لە دێگەڵە و لە پرتێ بڕۆ بەرەوە معناوە ئیتر تۆ چی دڵێت بۆم خودایەکە خۆشە کە باسی لە ڕاستیە ئەمە ڕاستیەکە داهات یەم وڵاتە خۆڕ کراوە لەلایەن دەسڵاتێک یعنی باسی کوردایەتیەک کە باسی نەتەوایەتی و کوردایەتێک لە ڕاستیە وە کوردایەتیان وا لێ کردەوە باسی کوردایەتیە بڕوا یەکسەر دزی و تەزویریەکە خەیاڵە کەواتە نەبوونی عەدالەتی کۆمەڵایەتی و دیار نەبوونی ئەو داهاتەی کە لە هەرێمی کوردستان بەدەست دەکەوت ئەمەیە بووەتە هۆکاریەوەی کە ئەمڕۆ کورد بگەڕێتەوە بەغدا؟ برابر ڕێزەکەم ئەگەر چەند کەس لە سەریک بن ئەگەر یەکیان ئەو دوانەکەیان لە سەرەکە شەریکایەتی ناکەن معنای وایە کورد هەکاتن بۆ کورد یعنی سیستەمێکی نەبێت کە هەموو تاکێکی کورد قەناعەتی بەو سیستەمە هەبێ نەوەڵات کورد جوود نابێت بچێتەوە بەغا هەر قازانج ناکات زەرەرەکە لە هەر شوێ لە کوردستان بێ هەر زەرەرەکە کورد بە حیاتی بەرەوگێتەوە ناڕاهکات و بەمنیێتەوە خەریکی کوردایەتی. بەڵێ سپاس بۆ کاک ئاوات لە شاری سلێمانیەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان شادی لە ڕانیەوە لەگەڵمانە فەرموو. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. شادي خان بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە پێتان وایە بۆچی ئێمە دوای 27 ساڵ دەگەڕینەوە بەغدا؟ بەڵێ سەفەت خۆش هەیە بۆ تەناب کاکەسان زۆر سپاس. بەڵێ سەدارەت بە تەوەرەکەت لە ڕاستیە ئەم حکوومەتە ناحکوومەتی ئێمە ئەسن مانگەبەر لە ئێستا تاکەی سەبەخۆی لێ نازان بە حسابی خۆیان حساب یەک نەفەر ناکەن نازان ئەو یەک نەفەر مەبەستیان هەر لە عەبادیە کە ئێستا مەجبوری بوونەتەوانێ من بەڕاستی پێم وایە ئەوان تەنها زیاتر خۆیان بتوو بکەنەوە یعنی چۆن بڵێم ئەوان پێیان وا بوو کە هەموو شتێک ئەسان بکەن بەڵام ئێستا بۆ دەدرێ یعنی لەبەر دزی و گەندەڵەکانی خۆیان ناتوانن هیچ شتێک بەڕێوە بەرن. شادی خان بە وەکو وڵاتیەک پرسیارێک لە بەڕێستان بکەم ئەوەی کە ئێستا بەسەر هەرێمی کوردستاندا دێت دەرەنجامی ڕیفراندۆم وەکو ڕای گشتی بەم شێوەیە باسی دەکات یاخود نەبوونی عەدالەتی کۆمەڵایەتی نەبوونی تەبایی ناوخۆیی ئەمانە بوون کە پێشتر لە ناسیاسیەکان باسییان لەوە دەکرد کە ئێستا زەمینە ساز نییە تا ئەمانە ڕێک نەخرابوون. سەرنجی بەڕێستان وەکو وڵاتیەک لەسەرەمە چییە؟ خۆی پێش ئەوەی کە ڕێفراندۆم بکرێ کێشەکان زۆر خۆ بوون یعنی کێشەیان هەرێم بەغدا زۆر زیاتر بوون بەڵام لەدوای یعنی لە دوای ڕێفراندۆمەوە کێشەکان زیاتر بوون و گەورەتر بوون ئەوانێکی ئێستا یعنی ئەو کێشە گەورانەی نەو داخرانی فڕۆکەخانەکان یان خاڵە سنووریەکان کە بەخشاڵی سەکران نەتوانێت ئەو هەموو دەرەنجامی ڕێفراندۆم بوون
ئێستا حکوومەتی بەغدا زۆر جاران یعنی زۆر جار کە ئەبستی عبادی ئەڵێت من حاڵاتیانی هەرێوەسکی ساڵک حاڵاتیانی خەم سەیرەکەم بەڕاستی ئەو موچێکی ئێستا هاتە بینێرێت یعنی ئینکەم ئیتر لەمە زۆر شتێکە و خێر خەڵکی هەڵێت هەرێمی کوردستانێکات هەروەها یعنی وەک پێشترش ئاماژەم پێکردبوون یعنی حزبەکانی کوردستان لەناو خۆیاندا یەکگرتوونیە ئیتر ئەو ناگرتووە وای کردووە کە دەوروبەرەکانی تر وڵاتانی تر زیاتر ڕوبەڕی ئەوی عبادی کە ئێستا بەرامبەر بە کوردستانێکە زیاتر بێت یعنی کار ڕەفتارەکانی بەڵێ سپاس بۆ شادیخان لە شاری ڕانیەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان کاک دانا قەرەوەیسی لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە کاک دانا فەرموو. کاک دانا قوربان گیانم کاتێو باش هەموو کاتێکت باش کاک دانا بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوری بەرنامە فەرموون. وەڵا قوربان گیان بە دەرەجەیەک ئەگەر تۆ جێڕێگان بەتۆزێ شیکاری بکەم بۆ ئەم بارەدۆخەی ئێستای کوردستان بە تایبەتی لە ساحەی دەسەڵاتی یەکێتی و پارتیەوە بە دەرەجەیەک پارتی دیموکراتی کوردستان چونکە هەرچی جونگەی ئەساسیە هەست بڕیارێکی سیاسیە کە لەم وڵاتە دەرەچێت لە پایتەختی هەولێرەوە دەرەچێت تەبەن پایتەختی هەولێری هەموو خەڵکی کوردستان دەزانێ چێی بابەڕێوە ئەمە یەک. بەڵێ دوو بەڕاستی یەک نەبوونی حزبە کوردیەکان هۆکارە بۆ ئەو خستانەی کە ئەمڕۆ بەرۆکی ئەم میلەتە قوربەسەرەی کردوتەوە. یەک تۆ دیقەت دەبێ بەڕێزم لە مێژووی کووردا باڵێرانەکەی ئێمە ئەوەیە لە مێژووی کووردا هەمومان خۆخۆر بین لە ناویەکە هەمومان جاسوس بین لە ناویەکە ئەمە یەک. دوو بەڕاستی ئەم کاتەی جەنابی مانزەلان لە بەغا بوو بەڕاستی خەڵک ئەوی مانزەلان چیەکان لە بەغا ئەمە یەک مانزەلان بەڕاستی ئێستا خەڵکەزانە قەدری مانزەلان بارە چیرۆسەر حیزباتی و فڵان و فیزان سوێ بە کوردی حیزباتی کوردی ئەمە یەک بە دەرەجەی دوو تۆ بێکەت دەبرای بەڕێزم 2011 پارە ئەواری خەڵک کفری نعمەتێک ئەچون و گیرشکۆلاکردەوە بەڵێ بەڕاستی دەستوەردانی دەستی لەمە وەردا کە نعوذ بالله خواتەوە بە نعمەتەکانی خوای گەورە ڕازی نەبوو بەڕاستی پارە ئەواری خەڵک کفری نعمەتێکێ کابرا مۆزەف مانی ملیۆنە گوتوسا داریوەرەگە کیلۆمەترێکی سەرا شەڕەبەتێکەوەی ئەیگۆڕێ بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانەی کە حکومڕانیەکەن لەم کوردستانەیە بەڕاستی بە عەقڵی شاخەوە حکومڕانیەکەن جارە ئاستی ثقافی سیاسی دموکراسیان نییە من بە تەحەداوە خیاردم بە پشت نەفسەی خۆم. بەڵێ سپاس بۆ کاک دانا قەرەوەیسی لە شاری سلێمانی سپاس بۆ سەرنج و تێبینیە جوانەکانی بەڕێزیشتان کاک شەماڵ لە ئەڵەبجۆ لەگەڵمانە کاک شەماڵ فەرموون. هەموو کاتێکت باش کاک شەماڵ فەرموون. فەرموو بەڕێزم. گیان پرسیارەکەت وازەح نەبوو ئەگەر پرسیارەکەت دووبارە بکەیتەوە؟ هیواداری کەناڵێکی پێشکەوتووێ بەرنامەکەتان بەرنامەکەتان بەراوەی کەمە بێنین وەک بەرنامە ببووبێن کەین وەکو جاران بەرنامەکەتان لەوە پێچ بەرنامەکەتان خۆش بوو کەمە. کاک شەماڵ بەڕاستی لە سەڵتی جەنابتان لە دەنگی جەنابتان باش حاڵی نابم نازانم باس لە چی دەکەن خۆزگە تێگەیشتبان بۆەوەی کە بمتوانی با وەڵامی بەڕێستان بدەمەوە هەرچەندە حەز دەکەم کە تعلیقێکتان لەسەر من یاخود لەسەر نازانم وازح نییە لەسەر چی هەبێت. کاک بەرنامەکەتان کەمە بەرەکەناڵەکەتان ئەگەر هاوکارانم پێم بڵێن. بەڵێ سپاس بۆ کاک شەماڵ لە هەڵەبجەوە کاک ئاوات لەگەڵمانە کاک ئاوات فەرموو. ئەم کاتە باش کاکی گیان هەموو کاتێکت باش کاک ئاوات فەرموون. بەڕێز دەکەم دەزانی بۆچی دوای 20 ئەوەندە ساڵە دەگەڕێنەوە بۆ بەغدا لەبەرەوەی هەل لە ساڵ نێوتوێکەوە پلان و بەرنامەی دەوڵەتداری و خۆبڕێوەبەریان نەبووە تەنها یەک پلانیان هەبووە زۆر سەرکەوتوو بوون خێبرێکی زۆر باشیان هەیە ئەویش لە کاڵان و بڕۆ سەرۆک سامانی خەڵکە فەقیرە خێر لە خۆنگی و هەژارە تۆ بزانە ئەگەر بێت و لە سەردەمی نێوتوێک بزانە ئەو کاتە چەندین وڵات نیو ئەوەندەی مەتەستی و قوربانیان نەدا بوون بە وڵات بوون بە دەوڵەت بوون بە سەربەخۆی خۆیان ڕاگەیان
تۆ خاوەنی 5,000 شەهیدی ئەنفال بووی کە هەموو دنیا لەسەر بەجوا بوو تۆ خاوەنی 182,000 کێ ئەنفال و ژینۆساید بووی ئەگەر کورد نەبایە خاوەنی ئەو سەرکردانی ئێستا نەبووە هەر وڵاتێکی کە بایە هەر خەڵکانی هەر لە هەر شوێنێکی دنیا بایە دەبوونە سەربەخۆی و وڵاتی خۆیان دەبوو بەڵام بێگومان ئیشیان بۆ دەوڵەت و سەربەخۆی و کوردستان نەکرد تەنها ئیشیان بۆ خۆکردنەوەی پارە و خەڵک لە دەوری خۆکۆ بکەنەوە بە زەبری پارەکەی چەپڵیان بۆ ڕێدا و دەنجیان بۆ دا دەسەڵات بمێنەوە و ئەگەرنا هیچ پلانێکیان نییە باڵ یەک شتی دیکەش دێڵم بەبرای خۆم زۆر شتێکی باشیان کرد کە چوونەوە بۆ بەغدا بڵێ لەبەر چی لەبەرەوەی تۆ پیاوی خەڵکی خۆتی باشە نەک پیاوی ئێران و تورکیایی خۆ بۆ خۆشمان دەزانین لەنەوە توێکەوە یەکچەند پیاوی ئێران بۆ یەکشیان پیاوی تورکیا بۆ ئاشکرا دیارە هەمومان زۆر باش دەزانین ئەگەر خۆتمان خۆ لە خەتی ژێری نەدەین بەگومان دەزانین نا ئەم سنوورە دەتوانی بەبێ قسەی ئێران هیچ شتێ بکە و نا پارتی و بارزانەکەشم دەتوانی بەبێ ئەردۆغان و تورکیا هیچ شتێ بکە ئەوە ئەگەر بێت ئەوە لێرە لەگەڵ حکوومەتی ئێران لەگەڵ حکوومەتی ئێران بە شێوەیەکی ڕێکوتێک بە شێوەیەکی برانە نەک پلان و بەرنامە ئێران و تورکیان جێبچکەن لە کوردستاندا ئێستا تو سعی بە هەموو شتێک ئەگەر سەر بە عێراقیش بای ئەو سوکایەتی کە ئێستا پێت دەکرێت زانە چ سوکایەتێک ئێستا بە کورد دەکرێت زانە باسی چیان دەکرد و لەسەر دەوڵەتی سەربەخۆی و ڕێپلاندۆمەکەی ڕاهاتنەوە سەر فڕۆکەخانە و موچە بێ و نازام چی یعنی گەورەترین سوکایەتی بۆ سەرکردان دەکرێت کە بەخۆ بزانن بامە پێڕۆن لەبەر چاوی ساخی ئەوانیش نییە کە ئێستا ئەو شتانیان کردووە لەبەر خەڵک نییە بێگومان هەمومان دەزانین دای هەموو خەڵکی ڕوون و ئاشکرایە تەنها لە پێناو مەساڵە و بەرژەوەندەکانی خۆیان کە حکوومەتی عێراق و دەسەڵاتداران فشاریان بۆ هینیان سەرۆت و سامانەی کرد ئەوەندە ساڵێ بەناشەکەی خۆیان کردوتەوە باقەکانی دەرۆیان پێپڕ کردووە هەمویان بوونە بە ملیالێر لە تاوی ئەو سەرۆت و سامانەی کە بەناشەکیان پێکەوناوی خەڵکە فەقیر و هەژارێکی ساڵە هەر ساڵە خەبات و تەسکێ و قوربانگیدا خۆیان کردوتەوە لە دەرۆی وڵات چونکە ئەمانە هەر لە ئەساسدا بەوە بەتەما کوردستان و بەتەما دەوڵەتداری و بەتەما ئەوە نەبوو خەڵک بەرەوە تەنها کە لێرە بوون بۆ کۆکردنەوەی سەرۆت و سامان لێرە بوون ئەگەرنا بۆ هیچ لێرە نەبوون من بۆ معلوماتی بەڕێزی شت کەسێک نیمە لەوانەیە کە بێئاگارم لە ناویش داما و لە سەرەتا شۆڕشیەوە تا ئێستاش هەر لەگەڵ بووم و لەگەڵیشدا بووم و تاکیە قڕبانێکی زۆریشم داوە بەڵێ سپاس بۆ کاک ئاوات سپاس بۆ سەرنج و تێبینەکانت کۆمەڵێک هاوڕێی دیکە لە سەرخەتن سەرنجەکانت جوام بوون لەسەر تەوەری بەرنامە کاک محەممەد لە سلێمانیەوە لەگەڵمانە کاک محەممەد فەرموو سلام علیک عەلەیکی سەلام و ڕەحمەت الله دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم زۆر سپاس کاک محەممەد بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە بەڵێ سەرتا ئەمێت لەو دەستگەفتان بەڕای من ئێمە حکوومەتمان نەبووە و ناشمان بێت و ئەم ساڵە دوو کۆمپانیای بازرگانی نوتی دەستان گرتو بە سەر جمجومگە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەوەی لەبیران نەبێت قوتی خەڵکە ئەوەی لەبیران نەبێت برسێتی و هەژاری ئەم خەڵکە فەقیر و ڕۆشەڕووتەیە تەنها لە خەمی خۆیان ناژیاون بەڕای من ئەگەر حکومەت بێت دەست نابات بۆ موچەی شەهیدان دەست نابات بۆ موچەی کەمەندامان دەست نابات بۆ موچەی نازان بڵێم چی ئەم خەڵکە دەست نابات بۆ موچەی پێشمەرگە لە هەموو جیهانە ئەمێت ئاماژە بۆ بدەم لە هەموو جیهانە کاتێک کە پێشمەرگە یاخود هێز بەرەنگاری ڕێکخراوێک بوون وەک داعش ئەبێتەوە دوای ئەوە خەڵات دەکرێت بەڵام خۆمان ناسی دەکەین پێشمەرگە بە هەموو پێشمەرگی قارەمان داشتان ئەمانە ڕۆشت موچەکەیان بڕی ئەمانە ڕۆشت موچەکەیان کەم کردەوە بەڕاستی شەرمەزاریە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی یعنی ئەوەی لەبیران نەبوو بێت ژێویشانی خەڵکە هیوادار خەڵک لەسەر سنووقەکانی دەنگدان وڵای لێ بکاتەوە سزایان بدات هیوادارم جارێکی تر ئەم دوو هێزە قبوڵ نەکەنەوە و لەسەر سنووقەکانی دەنگدان تۆڵان لێ بکەنەوە. سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت کاک محەممەد لە شاری سلێمانیەوە کە لەگەڵ مامۆی کاک خالید لە دەربەندیخانەوە لەگەڵمانە کاک خالید فەرموو. سڵاوی خوا لە بەڕێستان بێ کاک خالید فەرموون. زۆر سپاس زۆر سپاس بۆ بەڕێستان لەسەر تەوەری بەرنامە. زۆر سپاس مامۆستاگیان پێش ئەوەی بڕۆینە سەر تەوەری بەرنامەکە پێشنیارێک بێ بۆ جەنابتان ئەم بەرنامە جوانە ئەگەر لەتواناتان هەیە بیکەن بە ڕۆژانە لە ژیاتی ئەوەی هەفتەیە ڕۆژێک بێ بیکەن بە ڕۆژانە باشترێکمە پێشنیارەکەم بە جەنابتانە. بەڵێ سپاس بۆ پێشنیارەکەی بەڕێستان. زۆر سپاس مامۆستاگیان بۆ بابەتێکش وەڵی نەبوو 27 ساڵ سترێک بخە ئەو دیوە بیکە 270 ساڵ
ئاشی نێزان ئەوە خوا ئەیگێڕێ 270 ساڵیشی پێ بچی هەر بەم شێوە ئەبێ بگرە بەر و خراپتریش ئەمە پێشرا فەرمیانە بەردی نەزان بەردێک نەزان بیخاتە گۆمە بە سۆ زانە دەرنایە ئەم بەردە نەزانە ساڵی 2023 خراوە گۆمە بۆ نیسە بە زانەکان دەرنایە و حتا ئەم نەزانانش ئەمانش تۆی نەزانەکانی ترن هەرناوەتوانن هەتا ئەمانە مابن دنیا بە بەردەگە هەر دەرنایە و بەرەو خراپتریش و بەرە باشتریش ناچێت دایتر خوا گەورە ڕەحمدا ساڵی 2019 دەکردوگا شەڕی گەورە هەڵنووسێن کات کاک محەممەد بەڕای بەڕێستان لە دوای 27 ساڵ ئێستادا هەرێمی کوردستان بە تەواوی ماناوە خەریکە تەسلیمی بەغدا دەبێت ئەمانە چەندی پێدەچێت بۆ ئەوەی کە کورد جارێکی دیکە بگەڕێتەوە سەرپەی خۆی و ئەو دەستکەوتانی کە ئەمڕۆ ڕۆژ بە ڕۆژ لە دەستیان دەدەین جارێکی دیکە بکەونەوە بەردەستی کورد وەکو هاوڵاتی کۆمنتت چییە لەسەر ئەمە؟ ماڵەخەجان پێمە سەکان بەڕوونی ئاشکرا دیار بوو هەتا ئەمانە حکم بگیێڕن دنیا بە ئەوەش کە هەمانە لە دەستەچێ ئەبێ ئەمە دوعاکردن بۆین خوا دەسەڵاتی بەغا نیەتە هەولێر ئەگەر ئاوا بڕوا دەسەڵاتی بەغا بە ئاسانیەتە هەولێر مامەسەجانەوە شتەکە بەڕوونی ئاشکرا دیارە ئەگەر ئاوا بڕوا وەڵاهی ئەوەش کە هەمانە لە دەستێدەین جاگیر ئەبێ ئێمە دوعاکردن بڵێن خوایە ئەم دەموچاوانە حتا زوو لەناو بگرێن لەناو بردننی ئەمانش بەخوا نە بە هەڵجاردن لەناوە برێن نە قەقسەی خۆش نەخۆیان لاتەری بە کۆمونی چاپۆڵی کەسپۆڵی دەپۆڵی حتا بن بەرە خراپیشەژێ ئەبێ هەوڵ بدەین زوو ئەمانە لەناو بەرن ئینشەڵڵا سپاس بۆ کاک خالید لە دەربەندی خانەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێزیشتان کاک سەباح لە زاخۆ لەگەڵمانە کاک سەباح فەرموو السلام عليكم ورحمة الله. عليك السلام ورحمة الله كاك صباح. برستان شيتان إلى سرطوري سيدة جيان از دفخشي البرنامج واتكم. سپاس بو برستان. سر طواري بوچي پشتی بورينا 27 سالان كرد و جريان بغداد. قوتنا كردية هاي سيدة بيجان ديكل شو ام بعديني بيجان ديكل شو خدا نديف دانا شو. پشتی هنگي پاس شو خدا نديف دانا شو. پشتی هنگی گهست چل چو خدا ندیف دانه شد جارادی ماهی که کوریوی هات کشتنه وقتی کوریوی هاتی کشتنه رابی گفت از قبیل ناکم که کوری من کشته و جا امد بجن اگر دیکل چو با خدا نی پسیارا دیکلی کر با کور جینت هات کشتنه و چل جینت چو پر جینت چو اگر و سبب سرکی پشتی بورینا 27 سالان کرد و گرم بو بغداد بتنه دو حزبین دست حلات دارن سیدا اگر نپیگیری آوان هر دو حزبین در سالادار به پیرو و سیستم حکمرانی رشید و مؤسسات حرمه بونمونه مؤسسه نظامترین مؤسسه الحرم کردستان پارلمانه اگر اف هر دو حزبین در سالاد بوی پارلمانی نپیگیر بن افروکه حال و روش کردستان و کردا دیگه هدوی مرحله بجا سید الفیماهی از بخازم ایدی اف هر دو افدا صلاته و اف هر دو حزبین هنه برجواندی آوی ملتی پیش برجواندی خواهیم حزبی و تا که کسی بخد و هر سرکفتی بن کاک سەباح وەکو هاوڵاتیەک هاوڵاتیان جەنابتان بەگشتی خەڵکی کوردستان دەتوانن چی بکەن بۆی کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە تەواوەتی تەسلیمی ئیرادەی بەغدا نەبن سيدو وكيتا كرم كري أبا أول جار غزبك ملتي هني وعيها بتن سيدو أم يعني بو مثال أم أجر فجر شورش أوروبا فرنسا ودستك أوروبا كنيسة سري خلقي أوروبا دينا خلقي أوروبا تحمل نكر رابين رافرين كرن سر كنيسة وسر ملكة فرنسا سببی چی؟ سببی دیگهشتن وعیه و جا حالا که نقطه که افملت لازمه دیگهشتن وعیه که باشه به سیدا هم نابشن را پرین بلا سر بارگاه دا و بارگاه بین سلطنه و وضع خلکه که نخوش بود بله افروکه انتخابات باشترین در فتح سیدا اول سری 27 ساله امیت بینن اوان هر دو حزبا چدوی ملتی نهیلا سیاست آبوریش ناحیا شمیلایا و اوان هر دو حزبین در صلات قیران به سر هرمی دا اینا و جا خلقی قاضن یکیش اوروپی و بس بلا خلق تیب گهت انتخابات هل بجاردن باشترین درگه
خلق هندك كسانة هجي وكو بعربي ديجن الشخص المناسب في مكان المناسب سيدا اگر اف شخص ما هبن وخلقك دي جهشتي هبتن ان شاء الله اف كيشت هني حميد جارة سربن کاک صلاح وەکو کۆتا پەیوەندی بەڕێزتان دەمەوێت چانسیوەتان پێ بدەم کە قسەی زیاتر بکەن باست لە دەنگدان کرد ئایا دەنگدان سندوقەکانی دەنگدان دەتوانێت لە هەرێمی کوردستان گۆڕانکاری دروست بکات بۆ پێی کە بەشێک لەلایەنە سیاسیەکان کار لەسەرەوە دەکەن کە وڵاتیان ئومێدیان بە سندوقی دەنگدان نەبێت یاخود نەمێنێت ئەمە تا چەند دەتوانێت لە خۆڕەڵاتی ناوەڕاست بە تایبەت لە هەرێمی کوردستان دەنگدان ئەم پرسانێک لای بکاتەوە سيداي هجامنا ان شاء الله بجن تفاءلوا بالخير تجدوه ما جاجبيني هاي هر چند منمونه تن مثال الوقت كلام كريل بلوشالات ناظرات شرق الاوسط مديد خلقك بطيبتي مزبوط از فروني بجن خلقك اسلامي هاتن سر دفتلاته بله لاین علمانی هم مثال ده بيجم المصري خلقك هات سر دفتلاته بله سپاس بۆ کاک صلاح لە زاخۆوە کە سەرنج و تێبینەکانی خۆتان لەسەر تەوەری بەرنامە خستە ڕوو بەڵێ بەڕێزان بەر لە کۆتایی من دەمەوێت کۆمەڵی کۆمنتی هاوڕێیان ماون لەسەر تەوەری بەرنامە بە خێرایی ئاماژان پێ بکەم سروەمەجید دەڵێ بەهۆی فەشەلهێنان لە حکومڕانی بە کەسی شارەزا دەکرێت بەمانە ناکرێت کاروان ئەحمەد دەڵێت بۆ ئەوە دەگەڕێتەوە کە شکستیان بە تەواوەتی خواردووە لە هەرێمی کوردستان ئیمان ئیلیاس دەڵێ هەڵەی سیاسیەکان و لە خۆی بایبوونیانەکە لە دوای ئەوەی کە 27 ساڵە حکومڕانی هەرێمی کوردستان دەکەن لە ئێستادا خەریکن دەگەڕێنەوە بەغدا ملک و عەزادین دەڵێ بەداخەوەم کورد بە زەلیلی دەگەڕێتەوە بۆ بەغدا نەک بە سەربەرزی سالار ڕانیەی دەڵێ حکومەتی کوردی هەمووکات ئەجێندای دەرەکی جێبەجێ دەکات نەوەکو ناوخۆی عوسمان محەممەد دەڵێت هەتاوەکو ئەم دوو حەزب دەسەڵاتدار بن ساڵ بە ساڵ خۆزگەمان بە پارکە سەلمان سەلام دەڵێت لەبەر نەعەدالەتی ڕەسوڵ محەممەدیش دەڵێت لەبەرەوەی کە وڵات بەڕێوەبردن بە دز و گەندەڵان ناکرێت بورهان فەتاحش دەڵێت ئەوەی کە ناڵێ بەردێ نەزان بیخاتە ناو گۆمەوە بە هەزار زانە نایەتە دەرەوە ئەمانە کۆمنت و سەرنجی هاوڵاتیان بوون لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک هەروەها سەرنجی ئەو بەڕێزانە بوون کە پەیوەندیان بە بەرنامەوە کرد لەسەر تەوەری بەڕای بەڕێستان لە دوای 27 ساڵ بۆچی هەرێمی کوردستان ئێستا دەگەڕێتەوە بەغدا سەرنج و کۆمنتەکانی خۆتان لەسەر تەوەری بەرنامە خسەڕ و سپاس بەوەی کە تاوەکو ئێستا بینەرمامون تا بێگەیشتنەوە لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک هەموو لاکتان بە خوای میهرەبان دەسپێرم